سڵاو چۆنن باشن هیوان باشی هەمولایەکە لە ڤیدیۆیشکە هاتمەوە لاتەن سەڤارە بە دەرهێنانی تۆکنی ئەکاونتی خۆت بە ئاسانترین شێواز تەنیا بە دوو بەرنامە با دەست پێ بکەین. ئەو بەرنامە ئاسانکاریت بۆکە بۆ ئەوەی تۆکنەکان پێوە ماندی نەبی، ینی لەبەری نەنووسیتەوە، ئەو یەکسەر کۆپیەکە دێنە دەرەوە چینە ناو بەرنامەی چایدی دوایش لینکی هەردوو بەرنامە لە سکریشن دانێم لێرە کە لەسەرەوە نووسی دیسکۆرد.com لێرە با بڵێن ڕەمز و پاسوەردی خۆت ئەنووسی. بەڵام ئەگەر سوودمەند بووی لە ڤیدیۆکەمان لایک و سوسکرایبی چاناڵەکەمان بینەچێت بۆ ئەوەیە تا زیاتر و زیاتر بزانی سەبارەت بە دیسکۆرد. دەرگم ئەوە تەبعاً ئێستاوە ناو ئەکاونتەکەی کە ڕەمز و پاسوەردم لێدا هەمان ئەکاونتە لێرە کە ئەمەی لێ دەین ئەمەی دەستە ڕاست ئەو کۆدەی ئێرە هەندێک هەیەتی هەندێک نیەتی. ئەگەر هەت بوو ئەوە باشە بۆ خۆت باش، ئەگەر نوتە وەرە سەردانی دیسکۆرد کە لینکی دیسکۆردمدا دیسکریپشن دانێم وەرە لێوێ کۆدەکەت ئەدەمێ ئەو ڕوونەکە لێدەی ئەمە تەبعاً تۆکنی ئەو ئەکاونتەیە کە ڕەمز و پاسوەردم لێدا و داخلم کردووە کە پەردەکە لێدەی و دێتە خوارەوە ئەمە یەک جا پەنجەی لێدەی ئیشەکە زامەتەکە یەک پەنجە لە بەشی تۆکینەکە دەی دێنیتە دەرەوە. تەبعاً ئەمە ئەڵێ کۆپی بوو دێیتە کۆپی، یعنی با بڵێن بۆ خۆت ئەمە تۆکن لە کوێ دانەیت و کێشە نییە جەرگە ئەوە تۆکینەکە. بە هیوای سوود بینینیم لە ئەم ڤیدیۆ تایبەت بە کوردیشە چونکە زۆربەی کوردەکان ئەڵێن چۆن تۆکن دەرکەین. فعالترین بەرنامە و ئاسانترین بەرنامە و جێگەی 100% چونکە ئەو شتانەی نییە بڵێن بەرنامەت شخصی بێ شتانە یەکسەر شتێکی حالەمیەکان ناسێتە ناو با بڵێن بەرنامەی خۆ دروستە کردبێ یان ئەو شتانە بۆیە فعالە و 100%یش فعالە. بەهرنەوە ئەوێ ئەمەش پرۆفایلی تیکتۆکی خۆمە وەکو یارمەتیە فۆلۆی بکەن سەردانی دیسکۆردمانکەن لینکەکەشی ئەوەتانێ، ینی ئێستا دایگەرمی ئەمارم داناوە ئێوەش ئەگەر لە دیسکۆرد سەپۆرتی تیکتۆکم بکەن ینی لایک و فۆلۆ و کۆمنت و شتیوان بۆ بکەن وەکو تیم ڤیدیۆکی تایبەتتان بۆ دوانێم بە ناولۆگۆی خۆتان یان لینکی دیسکۆردی تەواو جەرگیم ینی مۆنتاژتان بۆ بکەم گۆرانیەکتان بۆ دێخمە سەر و ئیدی هەر شتێکە ئێوە بتانەوێت سەپۆرتی تیکتۆکم بکەن منیش سەپۆرتانەکەمەوە لینکی دیسکۆردی ئەوە دانم. هیوام باشی هەموو لایەکە و ڕێز و سڵاومێ بۆ هەموو لایەن بۆ ئەو کەسانی کە پشتگیری مەکەن لە ڤیدیۆکانم، ینی ڕێز و تایبەتی شازمان هەیە بۆیان و بێتە سێڤەرم ڕێکلامێک شازشیان بۆکەم. هەر ساغ و سەلامەت بن.